لایەک بەفر و لایەک باران لایەک بەفراوەکان ڕێڕەویان گرتووە بەرەودامێن. بەیانی ئەمڕۆ بۆ سلێمانیەکان جیاوازە. لەگەڵ بارانی دوو ڕۆژی ڕابردوو بەفری یەکەمی ئەمساڵیش لەسەر گۆیژە و لە دامێنی هەڕووتە باری. لێرە زیاتر لە 5 سانتیمەتر بەفر باریوە و ئەتوانم بڵێم ئێستا وردە وردە لە ڕێگاکانی سلێمانیەوە هاوڵاتیان ڕێچکیان گرتووە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەسەر ئەم چایە. لە لایەکی ترەوە من ئەمەوێ ئاماژە بەوە بدەم کە لە 24 کاتژمێری ڕابردووە 122 میلیم باران باریوە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە کە کۆی گشتی ئەمساڵی ئەم ڕێژەیە بوو بە 258 میلیم و پارتا ئەم کاتە 145 میلیم باران باری بواتە ڕێچکەی شکان واتە ڕقەمی قیاسی پارساڵی شکان بارانێکی باش باریوە لەگەڵ ئەوە شایەکەم بەفری ساڵ لەسەر شاخی گۆژە باریوە و دەوروبەری سلێمانی زۆربەی چیاکانی ئێستا بەفری پێوەیە هەر لە پیرەمەگرونەوە هەتا ئەگاتە هەڕوتە و هەتا بەشێکی شاخی گۆژە لە خوارترەوە. ئێستا سلێمانی بەتەواوەتی لەم کاتەیە کە من قسە بۆیەوە ئەەکەم نوقمی هەور و نوقمی سەرما و نوقمی شڵێوە و باران و هەموو دیمەنە جوانیەکانی پاییز و زستان لەم ساتەدا تێکەڵ بووە.